وتەیەک بە بۆنەی ڕۆژی جیهانی ژینگە. ڕۆژی 5 ژوان بەرامبەر لەگەڵ 15 مانگی جۆزەردان ڕۆژی جیهانی ژینگەیە. کۆبوونەوەی گشتی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان بۆ یەکەم جار لە ساڵی 1972 ئەم ڕۆژەی وەک ڕۆژی جیهانی ژینگە ڕاگەیاند. ئامانج لە ناونانی ئەم ڕۆژە بردنەسەری وشیاری خەڵک بۆ پاراستنی ژینگە و هاندانی دەوڵەتەکان بۆ گرتنەبەری ڕێکارێک بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ وێرانکاری ژینگە و جۆرەکانی ژیانی زیندەوەران ڕاگەیەندرا. لە ڕاستیدا لە نیوەی دووهەمی سەدەی 20 بەملاوە کۆمەڵێک ئاڵوگۆڕی خێرا و بێوێنە لە ژینگەی دنیا ڕوویداوە. ئاسەوارە وێرانگەرەکانی نیزامی سەرمایەداری بەسەر سروشت و ژینگەی دەوروبەرمانەوە خێراییەکی سەرسوڕهێنەری بەخۆیەوە گرتووە. هیچ ژینگەیەکی سروشتی لە ئاستی زەویدا بوونی نییە کەلانی کەمیش بووە بە دەستێوەردان تووشی ئاڵوگۆڕ نەکرابێت. گۆی زەوی بە شێوەیەکی مەترسیدار بۆ ژیان لە حاڵی لە نێوچووندایە. هەڵبەت هاوکات خەبات بۆ پاراستنی ژینگە پەرەی سندووە و خەبات لە دژی دەور و نەخشی وێرانگەری نیزامی سەرمایەداری بەسەر سروشتی گۆی زەوی بەردەوام گۆڕەپانی بزوتنەوەی لایەنگری ژینگە و باقی بزوتنەوە پێشڕەوە کۆمەڵایەتیەکان بووە. ئەمڕۆ گیر و گرفتە ژینگەیەکان تەنها وەک بابەتێکی ناوچەیی ویان تەنانەت نەتەوەیی بە ئەژمار نایەن و بە لە بەرچاوگرتنی پەیوەندی دوولایەنە و گیانەکراوەی ژینگە لەگەڵ ئابووری و فەرهەنگ و گەشەپێدان و سیاسەت و ئەخلاق و گەلێکی تر لەلایەنە مادی و معنەویەکانی حیاتی ئینسانەکان بۆتە پرسێکی جیهانی. لە ڕاستیدا هەر گرفتێکی ژینگەیی بە هەر ڕادەیەکیش بەرتەسک ببیندرێت و تەنانەت سنووردار لە چوارچێوەی مەرزە قەراردادیەکانی وڵاتێکدا وەک گرفتێک بۆ سەرجەم جیهان و بۆ بەشەریەت بە ئەژمار دێت. ئاوردانەوە لە ژینگە و پاراستنی تەندروستی ئینسانەکان و سەرجەم بوونەوەرەکانی سەرزەوی سەرەتایەکی بنچینەیە بۆ بەردەوامبوونی ژیان و کەڵک وەرگرتن لە نیعمەتە سروشتیەکانە کە بە چەشنێکی فراوان لە بەردەستماندایە. بینینی ڕۆژانەمان و توێژینەوەی کارناسانی ئەم بوارە کە لە خزمەت سەرمایەدانین ئەو ڕاستی ڕوندەکەنەوە کە بنەمای زۆربەی ئەو بەڵایەنەی بەسەر ژینگەدا دێت سەرچاوەگرتوو لە دەست درێژیەزی دەخوازیەکانی خاوەنانی سەروەت و دەسەڵاتە و ئەگەر کۆمەلگا بە چەشنێکی دیکە بەڕێوە بچێت و نەزمی بەرهەمهێنان و مەسرف بە شێوەیەکی تر ڕێک بخرێت کە بنچینەکەی وەڵامدانەوە بێت بە نیازە واقعیەکانی بەشەر ئەگەر و هەموو شتێک بۆ هەمووان بێت و ئینسانەکان بە حساب و کتاب و بەرنامە و پلان تەنها بە ئەندازەی نیازە واقعیەکانیان لە سروش کەڵک وەربگرن ئەگەر نەخشە بۆ داڕێژرا و کارناسانە سەرچاوەکان ببۆژێننەوە سروشت زیانی جددی نابینێ و نیزامی ژینگەیی بەرەو ڕووی قەیران نابێتەوە. ئەگەرچی پاراستنی ژینگە ئەرکی دەوڵەت و حکوومەتەکانە و بۆ بەرگرتن لە وێرانبوونی ژینگە دەبێ دەوڵەتەکان بخرێنە ژێرگوشارەوە، بەڵام تاک بە تاکی خەڵکیش تا ڕادەیەک دەتوانن بەشێکیان لە بەرگرتن لە وێرانبوونی ژینگەدا هەبێت. ئینسانەکان سربەخۆلەوەی کە دەوڵەتەکان تا چه ئاستێک لە پاراستنی ژینگەدا دەوریان دەبێت دەتوانن ئەخلاقی ژینگەیی خۆیان بەهێز بکەن. ئەخلاقی ژینگەیی جۆرێک لە هەڵسوکەوتی ئینسانی بەرپرس و خاوەن شارستانیەتی ئەمڕۆیە کە بەبێ ئاگادارکردنەوەی کەس ڕێز بۆ سروشت ژینگە و بۆ یاسامەندیە ژینگەیەکان دادەنێ و خۆی بە بەرپرسی ڕەچاوکردنی پاراستنی ژینگەی خۆی دەزانێ وها مرۆڤێک هەوڵەداد لە چوارچەوەی دەسەڵات و سنووری ژیانی خۆیدا لە پاراستنی ژینگەدا دەوری هەبێت. هەرەوەندەی کە کەسێک لە مەسرفی کارەبا، لە مەسرفی ئاو، لە مەسرفی هەر شتێکی تردا زیدەڕەوی نەکات، هەرەوەندەی کە ئینسانەکان سەرنج دەدەنە بێهداشتی ژینگەییان و خۆیان لە فڕێدانی زەبڵ لەسەر ڕێگا و لە نێو پارک و کۆڵان و جادەکان دەپارێزن، هەرەوەندەی کە ئینسانەکان تێدەگەن کە بوونی زیندەوەرانی حیوانی و نەباتی ئاڵلقەکانی چرخەی ژینگەین و نابێ لە نێویان بەرن، هەرەوەندەی کە هەوڵەدەن زبڵ و پاشەڕۆکان لە یەک جا بکەنەوە و سەر لە نوێ دروستیان دەکەنەوە، هەرەوەندەی کە ئینسانەکان سەرەڕۆیانە لە نایلۆن و کیسەی پلاستیکی و زەرفی یەکبار مەسرف کەڵک وەرناگرن، بەگشتی ئەم کارە بچووکانەی کە دەکرێ ئەنجام بدرێن لە ئاستی خۆیدا سڵامەتی ژینگەیی زیاتر دەکات. دیارە کەسانێک کە بگەنە ئاستێک لەم ڕادەیە لە هەستیاری کە خۆیان ئەم خاڵە ئاساییانە ڕەچاو بکەن بە دڵنیاییەوە ئەوانی دیکەش هانەدەن
کە وەک خۆیان ژینگەی دەوروبەریان خاوێن ڕابگرن. ئەخلاقی ژینگەیی بەم شێوەیە گشتگیر دەبێتەوە. بەڵام بێگومان لە نیزامێکدا کە هەموو شتێک لەسەر پاشنەی سوڕانی سەرمایە و دەستەبەرکردنی سوود و قازانج دەسوڕێتەوە، لە نیزامێکدا کە بۆ کەڵەکەکردنی قازانجی زیاتر هەموو شتێکی دیکە لەوانە ژینگە دەکرێتە قوربانی، پەرەدان بە فەرهەنگ و ئەخلاقی ژینگەیی بە تەنیایی بەز نییە، بەڵکو دەبێت بەگشت مناسباتێکدا بچینەوە کە بە حکمی ماهیەتی ذاتی خۆی بەبێ سەرنجدانە ئاسەوارە خێرا و درێژماوەکانی ڕۆژانە گۆشەیەک لە سروشت وێران دەکات. لەم نێوانەدا ئێران تەنیا بە 0.2% لە سەهمی ئابووری جیهانی پێگەی دەیەمی لە وێرانکردنی ژینگەدا هەیە. کۆماری ئیسلامی بۆ داپۆشینی بەرپرسیارەتی خۆی لە وێرانکردنی ژینگەدا فری و کارانە وەک حاڵەتە هاوشێوەکانی تر بە جێگەی ڕۆژێک هەفتەیەک بۆ ئەم بۆنەیە تەرخانەکات. بەڵام کاری وێرانکردنی ژینگە لە ئاکامی سیاسەتەکانی ئەم ڕژیمەدا گەیشتووەتە جێگایەک کە بەم جۆرە شانۆگەریانە پەردەپۆش ناکرێت. دەریاچەکان بەرەو وشک بوون دەچن، تاڵاوەکان وشک دەبن، دارستانەکان لە ئاگردا دەسووتێن، بیابانەکان بەرینتر دەبنەوە، سوتەمەنی ناستانداردی بە ملیۆن ماشین فەزای شارەکانی پیس کردووە و گەلێک حاڵەتی دیکە لە وێرانکردنی ژینگە ڕاستە و خۆ سەرچاوەگرتوو لە سیاسەتەکانی ڕژیمی ئیسلامیەوەن.